بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برايان وقشكاني بري الصلاة إخوائي بالوردقارتان لبيت خوشحالم كالبرنامجي تايبت بخزمت إيوي بريز دقمو بوقسا كردن لسر حكميكي شرعي جرنك كأمرو خلقاني كي زور بيوي سرقالن كأويش حكمي هالبجاردنو انتخاباته. ممكن خوش سرتا هندك تبيني عرضي جنابتان كم أويش بوي كأم برنامج ناسێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ هیچ لایەنێکی سیاسی و ئینەما ئەمە تەنها ڕوونکردنەوەی حکمێکی شەرعیە بۆ هەموو موسڵمانان سەبارەت بە کێشەیەک کە ئەمڕۆ قسە و باسێکی زۆری لەسەر و لەسەر داوای کۆمەڵێک برای دڵسۆز کە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دەکەن و تەکلیفی ئەومان لێ دەکەن کە حکمی شەرعی دەربارەی ئەم مەوزوعە بەڕوون و بە ئاشکرا بگوترێت. لەبەرەوە بەرنامەکە تەعسیلێکی شەرعیە بۆ بابەتێکی فقهی گرنگ کە من بە واجبی شەرعی دەزانم هەر کەسێک وی چەنەزەری هەیە لەسەری بەیانی بکا و باسی بکا بۆ ئەوەی موسڵمانان بەرچاوڕوون بن و کەس لە ڕووی نەزانیەوە لەم بابەتەدا تێنەکەوێ و تووشی هەڵە و تاوان نەبێت. خاڵی یەکەم بەڕێزان کە من پێم خۆشە قسەی لەسەرکەین ئەویش ئەوەیە ئینتیخابات کە باسەکرێ ئەمڕۆ هەندێک برای بەڕێز پێیان وایە ئینتیخابات زادەی بیری دیموکراتیەتە، واتە دیموکراتیەت یەکێک لە بەرهەمەکانی ئینتیخاباتە. ئەمە وانییە چونکە ئینتیخابات کە بە واتای هەڵبژاردن دێت زۆر پێش لە بیرۆکەی دیموکراتیەت وجودی هەبووە و ئەمە تەنها ئالیەتێکە بۆ ئاڵوێڵکردنی دەسەڵات، ئالیەتێکە هیچ ئیشکالێکی شەرعیتیانە و دیموکراتیەت و ئینتیخابات تەنها لەم سەردەمەی ئێمەدا ئەمڕۆ بوونەتە دوانەیەک و دیموکراتیەت تەبەنی ئینتیخاباتی کردووە. دیموکراتیەت وەکو ئایدیایەک ئەمە کە سەروەری یاسادانان و دەسەڵات دەگەڕێتەوە بۆ گەل پێچەوانی دەقە شەرعیەکانە و لە هەندێک ڕۆوە پێچەوانی ئیسلام وەستێتەوە، بەڵام ئینتیخابات بەتەنها وەکو ئالیەتێک وەکو میکانیزمێک بۆ ئاڵوێڵکردنی دەسەڵات ئیشکالێکی شەرعیتیانە وەکو دواتر لە فەقەرەکانی ترا باسێکین. بۆیە بەر لەم دیموکراتیەتی ئەمڕۆکە هەبووە لە دیموکراتیەتە ڕاستە و خۆکانی پێشووترا ئینتیخابات هەر هەبووە، لە شارستانیەتەکانی ترا ئینتیخابات هەبووە لە کاتێکا بیرۆکەی دیموکراتیەت بەو شێوازی ئەمڕۆکە خەڵک دەقی پێوە گرتووە و بەرجەستەی ئەکا و بیرۆکەیەکە لە ڕۆژ ئاوە سەرچاوی گرتووە، ئەمە کاتی خۆی هەر وجودی نەبووە ئەسڵەن. سەبارەت بە ئەو مەهامانەی کە لە ئینتیخاباتە بۆ نمونە پەرلەمان ممارەسەی ئەکا، تێبینیەکی تر ئەوەیە زۆر هەڵەیە کە ئێمە پێمان وابێ کە پەرلەمان تەنها کاری یاسادانانە و ئەو یاسایانش کە پەرلەمان دایئەنێن تەنها ئەو یاسایانن کە دش بە یاساکانی ئیسلام وەستنەوە. ئەمە کورتبینیە یا کورت هەڵێنجاننە لە ئەرکەکانی پەرلەمان. پەرلەمان ئەرکی باڵاتری هەیە و ئەو ئەرکانی تر کە پەرلەمان جێبەجێ ئەکەن زۆرێکیان دوورن لە مۆزوعەوە. ئەمە زۆر بەشێکی کەمە لە ئەرکەکانی پەرلەمان یا پەرلەمانتاران. بۆ نمونە ئەرکی پەرلەمانە بەوەی کە ئەو یاسایانە دابنێ کە سنوور بۆ دەسەڵاتی دەسەڵات دائەنێ، خودی دەسەڵات، یعنی ئەرکی پەرلەمانە کە دەسەڵاتەکانی دەسەڵات قۆرق بکەن و وای لێ بکەن کە نتوانێ باڵ بکێشێ بەسەر هەموو جونگەکانی دەوڵەتدا. خاڵێکی تر لە مافەکانی پەرلەمانتاران یا لە ئەرکەکانی پەرلەمان ئەوەیە کە ئەمانە پەسەندی بودجەی گشتی ئەکەن، واتە ئەو پارە و پولە ئەو داهاتی کە دەوڵەت هەیەی ئەمانە هەوڵی ئەوە ئەدەن کە دەسەڵات نتوانێت بەو شێوازی کە خۆی ئێوێ گەندەڵکارانە بەکاری بێنێ یا بە مەحسوبیەت و منسوبیەت بەکاری بێنێ. ئەرکی پەرلەمانە پێچینەوە لەسەر ئەم داهاتان نبکە. ئەرکێکی تری پەرلەمان پێچینەوەی لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت، هەر وەزیرێک گەندەڵکار بێ، هەر وەزیرێک خراپ بێ، ئەرکی پەرلەمانە لێ پێچینەوە و لێپرسینەوەی لەسەر بکات و بانگی بکاتە بەردەم پەرلەمان. خاڵێکی تر ئەوەیە کە لە ئەرکەکانی پەرلەمان قسە لەسەر سیاسەتی گشتی دەوڵەت ئەکا، قسە لەسەر تەوەجوهی عامی دەوڵەت ئەکا. ئەرکێکی تری پەرلەمان ئەوەیە کە پەرلەمان بە دوواداچوون بۆ گەشەسەندنی وڵاتەکە لە هەندێک نظامی پەرلەمانیە ئەسڵەن پەرلەمان پێشنیازی سەرۆکی ئەو هەرێمە یا سەرۆکی ئەو وڵاتە ئەکا، کەواتە ئەرکەکانی پەرلەمان زۆر لەوە زیاترن کە ئێمە تەنها قۆرخی بکەین. وەکو عەرزم کردن ئەمەی کە ئەمڕۆ ئەو دەسەڵاتە ئەدا بە پەرلەمان کە پەرلەمان بتوانێت یاسایەک بە پێچەوانی یاساکانی خوادا بنێ، ئەمە بیرۆکەی دیموکراتیەت پێی ئەدا مەرجنی ئینتیخابات پێی بدا، کەواتە پەرلەمان تەنها لەم ڕۆوە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ دەستکاری ئەم کارە بکەین و بمانەوێ پەرلەمان بکەینە شوێنێکی مەشروع کە کاری مەشروعی تێدا ئەنجام بدرێ، پێویستە پەرلەمانتاران و خودی سیاست و وەزیفەی پەرلەمان لەوەندەدا کورد بکرێتەوە کە پەرلەمان لە چوارچێوەی دەسەڵاتەکان و یاساکان و سەروەریەکانی شەریعەتدا بۆی هەیە یاسادا بنێ. هەر یاسایەک پێچەوانە یا دش
بە دەقێکی شەرعی وەستایەوە ئەمە تەنها مافی خوایە و کەس بۆی نییە یاسایەک دژ بە یاساکانی خوا دابنێ یا تەنانەت قسەی لەسەر بکە و بیخاتە تەسویتەوە، چونکە ئەمە دژ بە دینی هەر یەکێک لە ئێمە ئەوەسێتەوە کەسێک مافی ئەوە بدا بەخۆی کە مناقەشەی دەقێکی قورئان بکە و تەسوید لەسەر دەقێکی قورئان بکە، ئەمە کوفرە ئینسان لە بازغی ئیمانە باتە دەرەوە ئەساسن. کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ پەرلەمان چاکەین با پەرلەمان وەزیفە و ئەرکە شەرعیەکانی خۆی جێبەجێ بکە، بەڵام کاتێک کاری پەرلەمان بووە سێنرێک کە گەشتە دەسەڵاتی خوا، پەرلەمان بۆی نەبێت لەسەر دەسەڵاتی خوا یا لەسەر یاساکانی خوا قسە بکەن، چونکە ئەمانە هێڵی سوورن بۆ ئەو خەڵکانی کە باوەڕدار و ئیماندارن. کەواتە ئەرکی پەرلەمان تەنها دانانی ئەو یاسایانە نییە کە دژ بە یاساکانی خوا ئەوەسێتەوە بکرێت، ئەمە ئەرکێکی زۆر کورتە، مەفروزە پەرلەمان ئەسڵەن نەیبینێ لە وڵاتە ئیسلامیەکانە و ئەم شوێن پێی هەڵگرتنەی کوێرانەیی غەرب واز لێ بهێنرێ بەوەی کە سیادت بدرێتە دەستگەل و سوڵتە شەر دیسانەوە هی گەل بێ لە سیاسەتی ئیسلامیە سیادە هی شەرعە واتە سەروەری دەسەڵات هی خوایە، هی پەیامەکەی خوایە، بەڵام جێبەجێکردنی دەسەڵات ئەمە مافی گەلە. گەل ئەو نوێنەرانی کە ئەیانەوێ ئەم سیادەیە بەرجەستەکەن بۆ خۆیان بڕیاری لێ ئەدەن ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمان کێن. سەبارەت بە تەکلیفی قانونی بۆ ئینتیخابات بەڕێزان، دوو بۆچوون هەیە لە یاساکانە. بۆچوونێکیان پێی وایە کە ئینتیخابات واتە هەڵبژاردن مافی هەموو هاوڵاتیەکە بەو پێی کە ئەم کەسە تاکێکی ئەو کۆمەلگایە کەواتە مافێکی سیاسی هەیە بەوەی کە دەنگدان بدا بۆ ئەو کەسانی کە دەبنە نوێنەری ئەو لەو دەسەڵاتەدا. هەندێکی کە پێیان وایە ئەمە ئەرکە هاوڵاتی جێبەجێ ئەکا، بەڵام ئەو بۆچوونەیان پەسەندترە کە ئەمە مافە بۆ ئەوەی دەسەڵات نەتوانێت زەوتیکە. ئەگەر دەسەڵات بتوانێت ئەو بیرۆکەیە بچەسپێنێ کە مافی دەنگدان ئەرکە، ئەو کاتە ئەتوانێت ئەمە بەرتەسک کاتەوە لە هاوڵاتیان. بەڵام ئەگەر وتمان مافی هاوڵاتیانە ئەو کاتە دەسەڵات بۆی نیە ئەم مافە لە هاوڵاتیان زەوتکە و بۆی نییە بەرتەسکیشی بکاتەوە. سەبارەت بە مەنزوورە شەرعیەکەی انتخابات بەڕێزان تەکلیفە فقهیەکەی زانایان دوو بۆچوونیان هەیە لەسەر ئەم بابەتی. هەندێکیان پێیان وایە انتخابات وەکالەتە، واتە هەر بە ڕێزێک بەیانی دەڕواتە سەر سندوقی دەنگدان، کاتێک کەسێک هەڵ ئەبژێری ئەو کەسە ئەکا بە وەکیلی خۆی لە جێبەجێکردنی خواستەکانی خۆیە. هەندێکی تر پێیان وایە وەکالەت نییە، ئەمە شایەتیە، واتە تۆش ئەڕۆیتە سەر سندوقەکانی دەنگدان پەنجەکەی بە مۆری مەرەکەبەکەدا شایەتی ئەدەی بۆ ئەم کەسە کە ئەم کەسە کەسێکی گونجاوە، کەسێکی ئەمینە، کەسێکی دەستپاکە و کەسێکی سەرکەوتوو لێزانە لە بەڕێوەبردننی کارەگشتەکانە. بۆچوونی دووەم پەسەندترە بەوەی کە فعلا انتخابات شەهادەیە، کە مادەم انتخابات شەهادە بێ کەواتە ئەو بەڕێزانەی کە دەنگ ئەدەن پێویستە مەرجەکانی شایەتی دان و ئەو بەڕێزانش کە دەنگیان پێ ئەدرێ مەرجەکانی شایەتی بۆ دانیان تیابێ. وای پەروەردگار لە چەند دەقێکی قورئانە بەڕێزان کە باس لە شەهادە ئەکا زۆر بەڕوونی ئامۆژگاری مسلمانانەکە و تەوسیەی مسلمانانەکە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين. خواهی پروردگار داوا ئەکا بەوەی کە باوەڕداران دادوەر بن لە شایەتی دانا، با ئەو کەسەی کە پاڵێوراوە، با ئەو کەسەی کە هەڵبژێردراوە باوکت بێ برات بێ، ئەگەر متمانی ئەوەی پێ نەکەی کە ئەم کەسە کەسێکی دەستپاکە، خیانەت لەو ئەمانەتە ناکە، لەو میلەتە ناکە، لەو مەسئولیەتە ناکە کە پێی سپێردراوە، ئەمە بەڕێزان خیانەتە لە خۆتی ئەەکەی بەر لە هەموو کەس، بەر لەوەی کە خیانەت بێ لەو بەڕێزش کە تۆ هەڵی ئەبژێری، چونکە ئەو کەسە کەسێکی شیاو نییە بۆ ئەو شوێنە. لە ئاەتەکەی ترا خوای پەروەردگار فەرمێ یا ئەیها الذین آمنوا كونوا قوامین لله شهداء بالقسط. لە ئاەتەکەی پێشووترا ئەفەرمێ كونوا قوامین بالقسط شهداء لله، لێرە ئەفەرمێ كونوا قوامین لله شهداء بالقسط. هەردوو عیبارەتەکە ئاڵوگۆڕەکە خوای پەروەردگار بۆ تەئکیدکردنە یەک معنە ئەدا، بەس بۆ تەئکیدکردنەوەیە لەسەر ئیمانداران کە ئەو شایەتیەی ئەیدەن بەرپرسیارەتیە. لە ئاەتەکەی کە ئەفەرمێ والذین هم بشهاداتهم قائمون، ئەمە صیفەتێکە لە صیفاتی ئیمانداران، بەوەی ئیمانداران ئەو شایەتیانی کە هەیانە عەدالەت ئەکەن لە شایەتی دانەکانە. لە ئاەتەکانی سوورەتی بەقەرە ئەو ئاەتانی کە باسی قەرز و باری دارایی ئەکا خوای پەروەردگار زۆر بەڕوونی لە ئاەتی قەرزە باس لە گرنگی شایەتی ئەکا و تەوسیەی شایەتەکانەکە. ئەفەرمێ ولا یەأبە الشهداء إذا ما دعوا. ئەمە ئەرکە بەڕێزان تۆ نابێ دواب بکەوی لە کاتی ئەنجامدانی شایەتی دانە. ئەو خەڵکانی کە ئەمڕۆ هەڵبژێردراون خەڵکانێکی زۆرن، خەڵکانێکن میول و حەز و خواستی جیاوازیان هەیە، خەڵکانێکن بۆچوونی جیاوازیان هەیە، ئایدیای جیاوازیان هەیە، تەنانەت ئاینی جیاوازیان هەیە.
خوای پەروەردگار داوا لە ئێمە ئەکا ئێمە بەعەدالەت بڕۆین ئەو خەڵکانی کە متمانەمان بەدین و بەرپرسیارەتیان هەیە هەڵیان بژێرین. خوا ئەفەرمێ وەلا یەئبە الشوهداء ئیذا ما دعوا. ئەوانە ئەمڕۆ دەسەڵات ئەمڕۆ داوای شایەتی لە هەڵبژێردا لەو کەسانە ئەکا کە خەڵک هەڵبژێرن، داوا ئەکا کە بڕۆینە سەر سندوقەکان شایەتی بدەین بۆ ئەو خەڵکانە. خوای پەروەردگاریش ئەفەرمێ وەلا یەئبە الشوهداء ئیذا ما دعوا. ئەفەرمێ با شایەتەکان کەم تەرخەم نەبن، با سارد و سڕ نەبن لە دانی شەهادەکەیانە ئەگەر بانکرا بۆ شایەتی. لە ئایەتەکەی ترا ئەفەرمێ وەلا تەکتموا الشەهادەتە ومن یەکتمها فإنه آثم قلبه. ئەفەرمێ شایەتیدان پەنهان مەکەن، هەر کەسێ شایەتیدان بە حەق پەنهان بکە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەو کەسە تاوانبارە. ئەوجا ئەگەر شاردنەوەی شایەتیەکە تاوان بێ بەڕێزان، مەفروزە باش ئەوە بزانین کە شایەتیدان بە ناحەق تاوانێکی گەورەترە، شایەتیدان بە ناحەق شایەتی زورە. خوای پەروەردگار لە قورئانە لە چەند ئاەتا باسەکە کە ئەفەرمێ فەجتەنیبوا الرجس من الأوثان واجتەنیبوا قول الزور. ئەفەرمێ خۆتان لە پەرستنی بت، لە پەرستنی ئەو خودایانی کە خەڵک بۆ خۆیان دروستیان کردن و پیان ئەڵێن خوددا، لە پەرستنی ئەوانە بپارێزن و خۆتان لە قسەی هەڵبەسترا و درۆ بپارێزن. لە صیفەتی ئیماندارانە ئەفەرمێ والذین لا يشهدون الزور. ئیماندار ئەبێ صیفەتێکی تابێ بەوەی شایەتی ناحەق بەشانی خەڵکان نەدا. ئێمە بۆمان نییە وەکو دین کەسێک کە ئەیزانی ئەمە کەسێکی سەرخوارە، کەسێکی سەرڕاست نییە، کەسێکی گەندەڵە، کەسێکە لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە نییە، کەسێکە زانست و زانیاری پێ نییە بڕواتە ئەو شوێنە، چۆن شایەتی بۆ ئەدەی وەسبەینێ چۆن جوابی خوا ئەدەیتەوە. ئەمانە سەبارەت بە قەرزن ئەم ئاەتانی کە من عەرزم کردن کە خوای پەروەردگار فەرمێ با ئینسانەکە شایەتەکەی نەشارێتەوە. ئەی سەبارەت بە چارەنووسی میلەتێک، ئەی سەبارەت بە سەر و سامانی خەڵک کە دەڕواتە دەستی ئەم خەڵکانە، ئایا تۆ سبەینێ لە ڕووی خوادا چی دەڵێ؟ چونکە ئەم بەڕێزانی کە دەچنە پەرلەمان بەدەنگی من و تۆ هەر تاوانێک، هەر هەڵەیەک، هەر سەرپێچیەک، هەر گەندەڵیەک بکەن، والله العظیم بەڕێزان هەموو ئەوانی کە دەنگیان پێداون بەشداری تاوان و هەڵەکانیانن، بەشداری گەندەڵیەکانیانن. تۆ لە ماڵی خۆتی ئەو پارەی خەڵک بەهەدر ئەدا، تۆ بەشداری تاوانەکی وەک ئەوەیە تۆ تاوانەکەت کردبێ، چونکە ئەو بەدەنگی تۆ گەندەڵی ئەکا، بەدەنگی تۆ دەسەڵاتی پێدراوە، بەدەنگی تۆ دزی ئەکا. لەبەرەوە خوای پەروەردگار تەوسیەی ئیماندارانەکە بەوەی کە شایەتی ناحەق بۆ ئەو خەڵکانە ئەدەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکا سەحابەکانە گەڕنەوە ئەفەرمون جارێکیان لە خزمەتیا بوون فەرمی ئەلا ئونەبئوکم بئەکبەری الکەبائر. فەرمی پێتان بڵێم کام تاوانانە زۆر گەورن لە هەموو تاوانەکانی تر خراپترن؟ فەرمی ئەشرک بالله. فەرمی هەرە گەورە تاوانەکان بریتێ لە بڕیاری هاوڵدانان بۆ خوای پەروەردگار. دواتر فەرمی وعقوق الوالدین، ئازاردانی دڵی دایک و باوک. صحابەکان ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام قسانی فەرموو ڕاکشا بوو لەسەر لا پاڵ کەوتبوو. ئەفەرمون وەکانە متەکئەن فەجەلەسە فەقال. کە گەشتە سەر بڕگەی سێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسا ئەوجا بەدانیشتنەوە بڕگەی سێمی فەرمودەکەی تەواو کرد. ئەفەرمێ ئەلا وەقەول الزوری وشەهادەت الزور. فەرمی گەورەترین تاوان کە ئینسان بیکە تاوانی سێم، فەرمی قسەی هەڵبەستراوە و شایەتی هەڵبەستراوە. شایەتی درۆیە بە خەڵک کە تۆ بە خەڵکێک بڵێ ئەمە شیاوە و شیاو نەبێ. صحابە ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی فەرموو ئەوەندەی گوتەوە ئەوەندە ناڕەحەت بوو کە فەرمودەکەی ئەفەرموو حتا قلنا لەیتەه سەکت. گوتمان خۆزگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە خۆی بێتاقەت نەکردایە، خۆزگا مۆزوعەکەی کۆتایی پێبانایە، چونکە ئەمانزانی زۆر ناڕەحەتە بەمە، زۆر ناڕەحەتە بەوەی کە خەڵک قسەی درۆ، قسەی زور و شایەتی زور بدا. بۆیە ئینسانی ئیماندار بەڕێزان ئەمە تەنها هەڵوێستێکی سیاسی نییە. قسەی من لەسەر ئەم بابەتە ئەمەیە بۆ من و بۆ جەنابیشتان بۆ قیامەتی هەموو لایەکمان مەفروزە ئاگادار بین. ئەمە پەنجە نییە بکرێ و بە مەرەکەبێکا و هەڵوێستێکی سیاسی دەرببڕدرێ تۆ لایەنگر یا مەسەلەن مائیلی بەلای حیزبێکە، بەڵام ئەمەی تۆ ئەیکەی ئەمە شایەتیە بۆ قیامەت لەسەرت ئەکەوێ، بۆ قیامەت بەرپرسیاری بەرامبەر بەم شایەتیە. ئەو 4 ساڵی ئەو بەڕێزە لەو پەرلەمانەیە هەرچی خراپەیەکی هەبێ دێتە ئەستۆی تۆ. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەحذیرەکا لەمە. خاڵێکی تر بەڕێزان کە پێم خۆش هەڵوێستەی لەسەرکەین ئەوەیە مەشروعیەتی ئەم ئینتیخاباتە. ئایا ئێمە هیچ بەڵگەیەکمان هەیە لەسەر ئەوەی کە هەڵبژاردن مەشروعە لە ئیسلامە؟ بەڵێ کۆمەڵێک بەڵگەی زەقمان هەیە لەسەر ئەم مۆزوع. یەکێک لەوانە مەسەلەی نوقەباءە لە بەیعەی عەقەبەیە. هەمومان ئاگادارین بۆی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بەیعەی وەرگرت لە ئەنسارەکان فەرمی ئەخریجوا ئیلەیە منکم 12 نەقیبا. فەرمی 12 کەسم لە خۆتان بۆ هەڵبژێرن، 12 کەسم لە خۆتان بۆ هەڵبژێرن.
ئەمانە هەڵبژاردن ئەم کەسانی کە هەڵیان بژاردن لەگەلەکەی خۆیان هەڵیان بژاردن بۆ ئەوەی نوێنەری ئەمان بن لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵبژاردننی قبول بووە. حادیثەی عورەفای خێڵی هەوازن کاتێک کە خوای پەروەردگار خێڵی هەوازنی تێک شکان مسلمانان زاڵ بوون بەسەریانە دەستیان گرت بەسەر سەروەت و سامانەکانیانە کۆمەڵێک لە خێڵی هەوازن مسلمان بوون هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیعلانی ئیسلامی خۆیان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێکی لێ خواستن داوایان کرد مڵک و ماڵ و سەروەت و سامانەکانیان بۆ بگەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لە مجاهدین کرد فەرمی هەر کەسێک پشکی لە ماڵەکانی ئەمانە پێبڕاوە با ماڵەکانیان بۆ بگەڕێتەوە. بەڵام زۆر بوون جێشی مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەی ئەزانی کێ ڕازیە بیگەڕێتەوە و کێ ڕازی نییە بیگەڕێتەوە. کۆمەڵێک کاتمتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە ڕازین بیگەڕینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئینا لا ندری من ئەذین ومن لم يأذن فەرمی من ناتوانم ئێستا بزانم کێ ڕازیە بیگەڕێتەوە و کێ ڕازی نییە. فەرمی ارجعوا حتى يرفع إلينا عرفاؤكم فەرمی بگەڕێنەوە کەس نەیە بەتەنیا هەڵوێستی خۆیم پێ بڵێ با عورەفاەکانتان با نوێنەرەکانتان بێن با دەمسپێکانتان بێن با هەڵبژێردراوەکانتان بێن ئەوانە هەڵوێستەکانی ئێوەم پێڕا بگەێنن من قسە لەوان وەرەگرم چونکە ئەوانە نوێنەری ئێوەن کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو عەریفانە نوێنەری ئەوان بوون. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەنەما ئەمانە لە ژیانی پێغەمبەرا هەڵبژێردرا بوون. لە دوای وفاتی ئەو هەمومان ئاگامان لە حادیثەی سەقیفەی بەنی ساعیدە هەیە. لە سەقیفەی بەنی ساعیدە ئەنساریەکان کۆبوونەوە بیر لەوە بکەنەوە کە لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوێ شوێنی پێغەمبەر بگرێتەوە لە بەرپرسیارەتی کاری مسلمانانە. ئەوە بوو ئەبوو بەکر و عومەریش چوون بۆ لایەن. لێرە کە قسە لەسەر ئەوە کرا چۆن ئەمیرێک هەڵببژێرن ئەنساریەکان پێشنیازیان ئەوە بوو کە منا ئەمیر و منکم ئەمیر وتیان با یەکێک لە ئەنساریەکان ئەمیر بێ و یەکێک لە مهاجرەکان ئەمیر بێ. ئەبوو بەکر بۆچوونێکی تری هەبوو لەسەر ئەم مۆزوعە. ئەبوو بەکر بۆ چوونەکەی خۆی گوت پێی باش بوو یەکێک لە مهاجرەکان چونکە ئەیزانی عەرەب ملدا ناهێنن بۆ خەڵکی قوڕەیش و بۆ خەڵکی مەککە نەبێ. لەبەرەوە ئەبوو بەکر تەرحەکەی وا بوو کە با یەکێک لە مهاجرەکان بێ بە ئەمیری مسلمانان. باشە لێرەدا دق هەبوو لەسەر ئەوەی کە کێ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەلیفە بێ نەخێر مادەم دق نییە کەواتە چ وەسیلەیەک هەیە بۆ ئەوەی کە مسلمانان کەسێک هەڵبژێرن بێ بە نوێنەر و نمایندەیان تەنها هەڵبژاردنە ئەگینا هیچ وەسیلەیەکی تر جێ ناگرێ. بۆیە ئەبوو بەکر بە بەیعەتی ئەهلی سەقیفە بوو بە خەلیفە و دواتریش لە مزگەوت بەیعەتی عامی وەرگرت. لە دوای وفاتی حەزرەتی ئەبوو بەکر ئیمامی عومەر چۆن بوو بە خەلیفە؟ ئیمامی عومەر ئەبوو بەکر عهد و ئیستیخلافی کرد. ئەبوو بەکر وەسیەتی کرد بەوەی کە دوای ئەو عومەر بێ بە خەلیفە. لە دوای ئیمامی عومەر چۆن خەلیفە دانا؟ لە دوای ئیمامی عومەر بەر لەوەی وفات بکە 6 کەسی دانا بە مەجلیسێکی شوڕا 6 کەسی دانا بە مەجلیسی ئەهلی حل و عەقد فەرمی ئەگەر من وفاتم کرد ئەم 6 کەسە کێیان پێ باش بوو لەناو خۆیانە کەسێک هەڵببژێرن بەڵام عەبدوڵای کوڕی عومەری تیانە بێ ئەو هەڵنەبژێرن کەواتە ئەم بەم شێوەیە بوو بە خەلیفە. لە دوای ئەو حەزرەتی عوثمان ئەو شوڕایە هەڵی بژارد. لە دوای ئیمامی عوثمان ئیمامی عەلی بە بەیعەتی عام بوو بە خەلیفە. لە دوای ئیمامی عەلی معاویەی کوڕی ئەبوو سوفیان بە تەنازولی حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بوو بە خەلیفە. ئەگەر دیقەت بدەین ئەمانە هەر یەکەوە بە شێوازێک بوون بە خەلیفە. باشە ئەگەر دەقەیە چۆن ئەم شێوازە جۆرا و جۆرانە دروست بوون کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئێمە دەقێکی شەرعیمان نییە بۆ هەڵبژاردننی ئەمیر و خەلیفە و پێشەوای مسلمانان لە غەیری ئینتیخابات. خاڵێکی تر لەسەر شەرعیەتی ئینتیخابات بەڕێزان ئەوەیە ئەسڵ وایە ئینتیخابات دوور لە بعدە دیموکراتێکی وەکو عەرزم کردن با ئێمە ئەمە لە مێشکی خۆمان دەرکەین دیموکراتیەت دەخیلە لەسەر ئینتیخابات پەیوەندیەکیان پێکەوە نییە وابەستە یەک نین دوانەی یەک نین یا زادەی بیر و بۆچوونەکان لە یەکەوە هەڵنەقوڵاون دوشتی جیاوازن لە یەکتر. کەواتە ئینتیخابات وەکو خۆی کارێکی دنیاویە کارێکە لە هەموو سیستەمەکانی تر باشترن بەدیلی دیموکراتیەت دیکتاتۆریەتە بەدیلی ئینتیخابات ببورن دیکتاتۆریەتە. کەواتە ئەم ئینتیخاباتە حڕێی کە ئەکرێ ئێمە بەد ئەمەمان لەو دیکتاتۆریەتە پێ باشترە کە خەڵک بەسەپاندن بێ بە خەلیفە و ئەمیر و پێشەوە پێش مەسەلەن نوێنەری مسلمانان کەماتەم ئەمە کارێکی دنیاویە کارە دنیاویەکانیش ئەسڵ تایەنە ئیباحەیە الأصل في الأشياء إباحة ئەبێ ئەوەی کە ئەڵێ شەرعی نییە بەڵگە بێنێتەوە لەسەر ناشەرعی بوونی ئینتیخابات. بۆچی ناشەرعیە؟ بۆچی ناشەرعیە ئێمە کۆمەڵی خەڵک هەڵببژێرین بۆ ئەوەی کە نوێنەرمان بن لە پەرلەمانە و کاروبارەکانی وڵات بەڕێوە بەرن کەواتە ئەمەش دیسانەوە خاڵێکی گونجاو نییە. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئەم ئینتیخاباتە خەڵکانێک گەڵێن ئەمە لە سیستەمێکی غەربیەوە وەرگیراوە سیستەمێکی جاهیلیە وەرگیراوە قبوڵە ئەگەر وانش بێ ئەگەر فەرزنا لە ئیسلامیشە ئەستەن ئینتیخابات وارد نەبێ
باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیان ئەو سیستەمە جاهیلیانەی کە هەبوو لە دەوری پێغەمبەری خوا لی سوودمەند نەبوو بە دڵنیاییەوە لی سوودمەند بوو بۆ نمونە پەنادانی بنەماڵە و هۆزەکان بۆ ئەو خەڵکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 10 ساڵی ڕەبەق لە سایی ئەبوو تالیبا داعوەی ئەکرد ڕەدی پەنای ئەبوو تالیبی نەکردەوە کە کابرایەکی مشتێک بوو تەنانەت کە 3 ساڵ گەماروی ئابووری دران لە شێبی ئەبی تالیبا بەنی هاشم و بەنی مطەلیب پێغەمبەریانە پاراست کە هەندێکیان هەر مشتێک بوون باوەڕیان بە پەیامەکەی نەبوو بەڵام لە ڕوە عەشیرەت و بنەماڵەیەکەوە ئەوانش گەمارۆ درابوون چونکە عەرەب بڕیاریدا بەوەی کە بەنی هاشم و بەنی مطەلیب کە دەست لە پاراستنی پێغەمبەر هەڵناگرن هەر سزایەک بەسەر پێغەمبەر دێ بەسەر ئەوانیشا بێنن پێغەمبەری خوا ڕەدی ئیجارەی ئەمانی نەکردەوە ئەمە سوود وەرگرتن بوو لەو سیستەمە کە چوو بۆ تائیف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو لە تائیف خەڵکی تائیف نهاتن بەدەم بانگەوازەکەیەوە گەڕایەوە مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لەوەی بگاتەوە مەککە ئەهلی مەککە زانیان کە چووە داوای نوسڕەتی لە ئەهلی تائیف کردەوە بڕیاریاندا ڕێگەی پێ نەدەن بێتەوە مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەرەوە وەڵامی بۆ سێ لە سەرانی مەککە نات بەوەی پەنای بدەن تا بتوانێت بێتەوە مەککە وەڵامی بۆ ئەخنەسی کوڕی شورەیق لەگەڵ سوهەیلی کوڕی عەمر لەگەڵ مطعیمی کوڕی عەدی نات ئەخنەس و سوهەیل ئامادە نەبوون پەنای پێغەمبەر بن بەڵام مطعیمی کوڕی عەدی ئەو پەنای پێغەمبەری دا صلی الله عليه وسلم و بەنی نەوفلی ئاگادار کردەوە بەوەی کە من پەنای پێغەمبەرم داوە کەس بۆی نییە دەست بکێشێتە محەممەد شیرەکانیان هەڵکێشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە مەککە لە سایەی ئیجارەکەی مطعیمی کوڕی عەدیە بۆیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی ئەسیرەکانی بەدرا أي فرمول لو كان مطعم بن عدي حيا ثم كلمني في هؤلاء النتنا لوهبتهم له فرمي أجر مطعمي كري عدي بما لباداشتي أو بياوتي كاتي خوي لقلي كردم تكليفي برداني أماني بكردايا لبرخاتي مطعم أمانم آزاد كرد كواتا أما سود ورقرتنا لو سيستما دواتر كبيغمبري خوا صلى الله عليه وسلم مسلمانان زور سوسيرنا ولا مكة بيغمبري خوا صلى الله عليه وسلم شيبا مسلمانان قلت فرمي اذهبوا إلى الحبشة اخرجوا إلى الحبشة فرمي برون بو حبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد ملكك هي لحبشة خلق استمي لناك لسايد صلاتي أو باداشت أو بياويا خو أو بياويا دولتكي نصراني بو دولتكي قائم بو لسر حكم إنجيل بياويكي قشبو خوي ملكي حبشة نجاشي بلام أما معناي أولنية كإيما أو كاراني كباشن كدش بدين مان كدش بشكل دين مان ناوسنوا بانە سیستەمێکی غەربی شابێ بەڕێزان با ئەزمونێکی غەربی بێ نەنگی چی ئەگەر ئێمە سوودی لێوە بگرین لە کاتێکا وەکو عەرزم کردن ئەستەکەیشی لە ئیسلامی خۆمانە هەیە لەبەرەو ئەمانی کە پێغەمبەری خوا کردی صلی الله عليه وسلم ئەکرێ پۆلێن بکرێ لە خانی ڕازی بوون بە حکمی کوفرا یا لە خانەی مداهنەکردن لەگەڵ کوفرا نەخێر هەرگیز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سود لە سیستەمێک وەرئەگرێ کە ئەم سیستەمە سیستەمێکی عام و بەشداریکردنی لە حیلفی فڵۆری ساریسانەوە لەو شێوازەیە کەواتە ئەمانە بەڵگەن لەسەر ئەوەی کە ئینتیخابات کارێکی ناشەرعی نییە خاڵێکی تر بەڕێزان پێم خۆشە قسە لەسەر ئەوە بکەین کە حکمی بەشداریکردن لە ئینتیخاباتە کە بۆ خۆی ئینتیخابات کارێکی ناشەرعی نەبێ و کارێک بێ دش بە دقیقی شەرعی نەوەسێتەوە ئایا حکمی بەشداریکردن لەم ئینتیخاباتەیە چکە معلومی هەموو لایەکمانە بەڕێزان لەم ئینتیخاباتەیە دەستە و تاقم و گروپ و پارتێکی سیاسی زۆر بەشداریەکەن لەم ئینتیخاباتانەیە ئێمە وەکو خەڵکی مسلمان وەکو خەڵکی دیندار وەکو خەڵکێک کە باوەڕمان بە قیامەت هەیە وەکو خەڵکێک کە پێمان وایە پیرۆزیەکمان هەیە لە دنیا پێویستە پارێزگاری لێ بکرێ و پێشێل نەکرێ و سوکایەتی پێ نەکرێ ئێمە هەڵوێستمان چیە دەربارەی ئەمانە خەڵکانێکن ئەمڕۆ زۆر بە ئاشکرا بەڕوونی بانگەشەی ئەوە ئەکەن کە پێویستە هەرێمی کوردستان هەرێمێکی عیلمانی بێ هەرێمێکی لادین بێ هەرێمێک بێ باسی خوا و باسی پێغەمبەر و باسی پەیامی خوا تەنها لە مزگەوت و تەکی و خانەقەکانە بکرێ نابێ ئەمانە لە شوێنە مرکزیەکانە لە لەو شوێنانی کە سەرچاوەی بڕیاردان و یاسادانانن نابێ ناوی خوا یا قورئان باس بکرێ لەلایەکی تر کۆمەڵی خەڵکی تر هەن ئەمانە مسلمانن کۆمەڵی خەڵکی دیندارن هەوڵ ئەدەن بۆ بەرجەستەکردن و پیادەکردنی حکمی خوا ئەگەر دەقەکانی قورئان سیر بکەین قورئان چیمان پێ ئەفەرمێ هەموو ئەو دەقانی کە باسی ویلایەتی مسلمانانەکەن بۆ یەکتر باسی پشتبەستنی مسلمانانەکەن بە یەکتر خوای پەروەردگار ئەفەرمێ چی لە قورئانە ئەفەرمێ لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم خوای پەروەردگار ئەفەرمێ خەڵکێک نابینی باوەڕیان بەخوا هەبێ باوەڕیان بە پەیامی خوا هەبێ بە زیندوو بوونەوە و ڕۆژی دوایی هەبێ خۆشەویستی خەڵکانی بێدین و دوور لە خوا لە دڵیان نابێ
با ئەو خەڵکانە باوک و کوڕ و برا و بنەماڵە و هۆز و پارتەکانیشان بن بەڕێزان. کەواتە ئەگەر زانیمان دەسەڵاتێک مل بەخوا نادا، ئەگەر زانیمان لایەنێک مل بەخوا نادا، لایەنێک بە پێچەوانەوە هەوڵی کەنارگیریکردنی پەیامەکانی خوا ئەدا لە ژیانی کۆمەڵگادا، چ شەرعێک ڕێگە ئەدا بەوەی کە دەنگ بەم لایەنە بدرێ، بەوەی کە نوێنەرانی ئەم لایەنە بە دەنگی خەڵکێکی موسڵمان دەسەڵات بگرنە دەست. ئەوەی ئەمڕۆ لە کۆمەڵگاکەی من و تۆیا ئەکرێ بەڕێزان، ئەمە دەسەڵاتێک بەرجەستەی کردووە، پیادەی کردووە کە بە دەنگی ئێمەی موسڵمان چۆتە ئەو شوێنە. ئەو هەموو خانی لەش فرۆشیە لە وڵاتەیە کە کارەکە، ئەو هەموو سنتەری مەساجەکە کارەکە، ئەو هەموو بار و نادی و مەیفرۆشتنەکە لە وڵاتەیە بەرقەرار بووە، ئەو هەموو سوکایەتی و بێڕێزیە کە بەرامبەر بە پیرۆزەکانی و بەرامبەر بە دینی ئەو خەڵکە ئەکرێ، ئەو هەموو گەندەڵیەی کە لە داهاتی ئەو میلەتەیە ئەکرێ، ئەو هەموو ستەم و نەعەدالەتیە کۆمەڵایەتی کە بەرامبەر بە ڕەشونوتی ئەو میلەتە و پاشماوەکانی خەڵکی ئەنفالکراوەکرێ. ئایا دەنگدان بە دەسەڵاتێکی ئاوا کە 20 ساڵە گەلێک ئەڕەتێنێ و ئێستا وعد و بەڵێنەدا بە خەڵک بەوەی کە لەمە دواخۆی چاپکە 20 ساڵە کێ بەربەست بووە لە بەردەم ئەوەی کە ئەم دەسەڵاتە دادوەری کۆمەڵایەتی بەرجەستەکە، 20 ساڵە کێ بەربەست بووە لە بەردەمی ئەوەی کە ئەم دەسەڵاتە داهاتی ئەو میلەتە بە هەدەر نەدا، داهاتی ئەو میلەتە لە پێناو خزمەتکردنی ئەو میلەتەیە سەرف بکە، هەر تەنها ئەگەر بۆ دنیایش بێ. لە بەرژەوەندی هەمومان ئەوەیە کە ئێمە جارێک لە جارەکان بەم دەسەڵاتە بڵێن نا، حتا لایەنگرەکانی ئەو دەسەڵاتە خۆی باپی بڵێن نا، چونکە ئینتیخابات بریتیە لە دروستکردنی ڕۆحی منافەسە. با ئەم 4 ساڵە ئەم دەسەڵاتە متمانی پێ نەبەخشرێتەوە، بۆ ئەوی بەخۆیدا بڕواتەوە. خۆ ئەم دەسەڵاتە ئەم جارەکە متمانی پێ نەبەخشرێ، معنای ئەوە نییە ئیتر هەرچی دۆست و لایەنگرانی ئەم دەسەڵاتە هەیە ئەبێ لە سێدارە بدرێن و زیندە بەچاڵ بکرێن. نا، ئەم دەسەڵاتە با لە 4 ساڵی ئایندەدا بەخۆیدا بڕواتەوە، مراجعەی خۆی بکە بۆ سەر نەکەوتین. بەڕێزان ئینتیخابات لە دنیای ڕۆژئاوا و لە دنیای شارستانیەتەکانی ترا وایە خەڵک کە لایەنێک پشگیری لایەنێکەکە، پشگیری چاکەکانی ئەکا، پشگیری خراپەکانی ناکە، پشگیری گەندەڵەکانی ناکە، معنای ئەوە نییە ئێمە ئەو لایەنی کە دیفاعی لێ ئەکەین کە خۆمان بەلایەنگری ئەزانین ڕاست و خراپ بڵێ ئێمە هەر ئەشهد بالله بۆ بکەین، هەر بچینە سەر سندوقی دەنگدان و هەر بچینە سەر جادە و هەر دیفاع و بەرگری لێ بکەین. ئەمە حتا بۆ دنیای خۆمان خراپە ئەگەر دوور لە قیامەتیش بیرکەینەوە. کەواتە خوای پەروەردگار کاتێک باستەو لە خەڵکانی خراپەکە نابێ ئیمانداران مەیل و دڵسۆزی و خۆشەویستی و پشگیریان هەبێ بۆ خەڵکانی خراپ. لایەتەکەی ترا کە خوای پەروەردگار فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض، ئیمانداران هەندێکیان پشتگیر و دەستباری هەندێکیانی ترن لە چییە؟ یەأمرون بالمعروف، ئەمانە فەرمان بە چاکە ئەکەن و نەهی لە خراپە ئەکەن. کەواتە هەموو ئەو دەقانەی تر کە ئەچنە خانەی فەرمانکردن بە چاکە و ڕێگەگرتن لە خراپەوە، ئەمانە دیسانەوە بەڵگەن لەسەر ئەوەی کە خەڵک ئەبێ بەشداری ئینتیخابات بکە، واجبێکی شەرعیە تۆ بەشدار بی بۆ ئەوەی ڕێگە لە زوڵم بگری. بەڕێزان پێغەمبەری خوا لە حەدیثەکەیە ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده، هەر کەسێک خراپەیەکی بینی، خۆ ئەمە نەبوو عمومە بۆ هەموو خەڵکە، هەر کەسێک خراپەیەکی بینی بابی گۆڕێ. باشە ئێمە بەدەسەڵات خۆی شێوە کۆکنین لەسەر ئەوەی کە کەم و کوڕیەکی زۆر هەیە لە ئەدای دەسەڵات و حکوومەت لەم چەند ساڵی پێشوە، هەمومان کۆکین لەسەر ئەوە بەدەسەڵات خۆی شێوە. باشە کە ئەمە منکەر بێ، گۆڕینی واجبێکی شەرعی نییە. ئەگەر ئەم گۆڕینە بە دەنگێک بێ، بە نەئێک بێ، بەڕێزان ئەمە مافێکی یاساییە بۆ هەموو کەسێک. خۆ ئەمە معنای ئەوە نییە کە ئێمە بەدەسەڵات دەڵێن ئیتر سەر لەبەری ئەو دەسەڵاتەمان هەر هەمووی پێڕەفزە و یعنی زەربی سفرەکەین دەستکەوتەکانی دەسەڵات، ئەمەش بێ ئینسافیە. ئێمە وامان نەگوتووە، بەڵام ئەڵێن ئەم دەسەڵاتە گەندەڵکاریەکی زۆری کردووە لە ماوەی 20 ساڵ تەمەنی ئەو دوو حیزبەیە، کەواتە پێویستە بەم منکەرانی ئەم دەسەڵاتە بڵێن پێویستە سنوورێک بۆ دەسەڵاتی ئەوانەدا بنێ، پێویستە هەل بە خەڵکی کە بدرێ، پێویستە فرسەت بە خەڵکی کە بدرێ بۆ ئەوەی بێنە پێش ئەوانش بەرنامەی خۆیان تەڕەحکەن. ئەگەر ئەوانش خراپ بوون ئەو کاتە بەدینی ئەوانە هەڵەبژێنین، ئەو کاتە بەدینی ئەوانە هەڵەبژێنین تا خەڵکێک دێ کە خیانەت لە میلەت ناکا و پاراستنی ئەمانەتەکان وەکو خۆی ئەکا و ئەدای ئەکا. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک منکەرێکی بینی بابی گۆڕێ. ئەمڕۆ ئێمە ئەتوانین بە دەنگێک دەسەڵات بگۆڕین. ئایا ئەگەر بە دەنگێکی ئێمە دەسەڵات بگۆڕێ واجبێکی شەرعی نییە ئێمە ئەم دەنگە بدەین؟ ئەفەرمێ ئەگەر پێی نەکرا فإن لم يستطع فبلسانه، ئەگەر پێمان نەکرا با بە زبان بیگۆڕین، ئەگەر نەکرا با بە دڵ بیگۆڕین. هەر بە دڵ کە ئەمە فەرزی عینە ئینسان بە دڵ دژی دەسەڵاتێک بێ کە گەندەڵکارە و کە دژ بە دینی خوا و کە هەڵوێستی لەگەڵ موسڵمانانە نییە. کەواتە خاڵێکی جەوهەری ئەوەیە هەموو ئەو دەقانە بێنە کە باسی ئەمر بە معروف و نەهی لە منکەر ئەکەن ئەچنە ئەو خانەیەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک کە ئەفەرمێ جارێکیان خوای پەروەردگار ئەمری کرد
بە جیبریل بەوەی بڕوا شارێک خاپور بکە شارستانیەتێک خاپور بکە وتی ئەی خوای پەروەردگار ئەو شوێنە فڵان کەسی عەبدی توی تایە کە لەم یعسیکە طەرفەتە عین وتی خوایە پیاوێکی تایە چاوتروکانێک لە یادی تۆ لە ترسی تۆ غافڵ نەبووە خوای پەروەردگار فەرمی بەسەر ئەوا لە پێشا کاولی کە بۆ چکە وتی ئەوە ڕۆژێک لەبەرخوا ڕووی گرش نەگرتووە ئەوە ڕۆژێک لەبەرخوا نەئی بە کەس نەگوتووە ڕۆژێک لەبەرخوا هەڵوێستێکی نەنواندووە ئێمە ضرورە وەکو ئیماندار هەڵوێستمان هەبێ بەرامبەر بە تاوانی خەڵک لە حەدیثەکەی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر ئەفەرمێ ئەو ليسلطن الله عليكم شراركم ئەفەرمێ یا فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ئەکەن یا ئەوە تا خوای پەروەردگار خراپەکانتان ئەکاتە دەسەڵات ئەوانەی کە خراپن ئەوانەی کە گەندەڵن ئەیان کا بە دەسەڵاتدار بەسەرتانەوە ثم ليسومنكم سوء العذاب دواتر ئەوانە تاڵاوتان پێ ئەچێژن فيدعو خياركم فلا يستجاب لكم ئەو جا خيارەکانتان فيدعو خياركم پیاو چاکەکانتان دوعاەکەن کە خوا ئەم دەسەڵاتە بگۆڕێ فلا يستجاب لكم خوا نایە بەدەم داواکانەوە بۆ چونکە ئەو دەسەڵاتە بە دەنگی تۆ چۆتە ئەبێ و تۆ ئامادە نەبووی فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکەی بۆیە خوای پەروەردگار بەو شێوەیە تاڵاوی ئەو بە تۆ ئەچێژە خاڵێکی تر زۆر جار پرسیاری ئەو ئەکرێ بەڕێزان لە ڕووی شەرعیەوە باشە ئێمە ئەگەر دەکەسی خەڵکی دیندار دەکەسی خەڵکی خاوەن وجدان چووە ئەو شوێنە ئایا 90 کەسی خراپ ئەگەر لەو شوێنەیە بێ یا ئەگەر 40 کەسی باش و 50 خراپ لەو شوێنەیە بێ لەو شوێنە هەمومان ئەزین سیستەمی زۆرینە و کەمینە دەورە بینە ئایا سوودی ئەمانە چییە کە ئەمانە هەر کەمینە ئەبن لەو دەسەڵاتەدا بڕێزان خۆ ئەمر بە معروف و نەهی لە منکەر هیچ پەیوەستیەکی نییە بە نەتیجەوە یعنی کە خوا ئەفەرمێت تۆ فەرمان بە چاکە بکە مەرجنیە چاکەکە بەرجەستە بێ کە ئەفەرمێ ڕێگیری لە خراپە بکە مەرجنیە خراپەکە ڕێگیری لێ بکرێ بە نەهیەکەی تۆ بەڵام تۆ واجبە شەرعیەکەی خۆت تۆ ئەرکەکەی خۆت ئەدا ئەەکەی من بەرپرسیارەتەکەی خۆم من کە ئەمڕۆ ئەم بەرنامەیەم ئەدا کرد ئەگەر کەس بە قسەم نەکا من زۆر ئاسوودەم لە ناخەوە بۆ چونکە هەستم ئەکرد بەوەی ئەرکێکی شەرعی لەسەرمە پێویستە ئەدای بکەم ئەرکە شەرعیەکەی خۆم ئەدا ئەەکەم بەرامبەر بە جەنابتان هەر کەسیش بەرپرسیارەتی خۆی ئەکەوێتە ئەستۆی خۆی دواتر کەواتە ئەبینین پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی پێغەمبەرانی تر ئەکا فەرمێ لە قیامەتە پێغەمبەری وا هەیە کە خوای پەروەردگار زیندوی ئەکاتەوە ئەیهێنێ یەک کەس موسڵمان نەبووە ئەفەرمێ یەئتی النەبی وەلەیسە مەعەهو ڕەجل یەک ئەو پێغەمبەرە لە چەند ساڵی تەمەن و پەیام و بەرنامە و بانگەوازی خۆیە یەک کەسی پێ قەناعەت نەکراوە کە ئیمانی پێبێنێ بەس ئەو پێغەمبەرە بەوە لە پێغەمبەرایەتی نەکەوتووە کە نەتیجەی منکەرەکەی پێ نەگۆڕاوە ئەو پێغەمبەرانی کە کوژراون ئەو پێغەمبەرانی کە سەر بڕاون ئەو پێغەمبەرانی کە نەفی کراون ئەو پێغەمبەرانی کە ئازار دراون ئەوانە سەر نەکەوتنیان لە لەوەی کە خەڵک باوەڕی نەهێناوە معنای ئەوە نیە ئەوانە لە پەیامەکانیانە سەرکەوتوو نەبوون نا ئەوانە ئەرکی خۆیان بەرامبەر بەخوا جێبەجێ کردووە ئێمە کە بە زاڵممان گوت نە ئەمە ئەرکی شەرعیمان جێبەجێ کرد ئەگەر زاڵمەکە لەسەر ئەمنە بشمان کوژێ ئەگەر هەرچیمان بەرامبەر بکە ئێمە بەرامبەر خوا ئەستۆپاک بووین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە کە ئەفەرمێ أفضل الجهات كلمة حق عند سلطان جائر ئەفەرمێ گەورەترین جیهات گەورەترین تێکۆشان لە پێناوی خوا وشەیەکی حەقە لە بەرامبەر دەسەڵاتێکی گەندەڵ و خوار و خێچە ئەفەرمێ فأمره فنهاه فقتله ئەفەرمێ کابرا دەسەڵاتەکە کە تۆ ئەمرەکەی پێ ئەەکەی فەرمان بە چاکەکەی پێ ئەەکەی نهي لخرابكي بي أكي لحديثكي ترى أفرمي كباسي سيد الشهداء كأفرمي حمزة سيد الشهداء كيتر سيد الشهداء ورجل بياوك قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله بياوك هل أسئلة بردم دا صلاتك خرابة كلمة حق عليه أكو جليل سر كلمة حقك أو كسا بلي شهادتي وكو حمزة كري عبد المطلب وايك سيد الشهداء چونك لبرخوا نترسا ولا دا صلاة كواتا مرجنیە ئێمە کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەکەین بڵین وڵای ئێمە منکەرەکەمان پێ ئەگۆڕێنا ئێمە ئەرکی خۆمان ئەدا ئەکەین خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئەو بەڕێزانەی کە کەلیمەی حەقیان پێیە و دەچنە پەرلەمان کۆمەڵێک ئیشی باش ئەنجام ئەدا لەویە یەکێک لەوانە ئەوەیە ئێمە ئیقامەی حوجە لەسەر خەڵکەکەین لە پەرلەمانە ئەو بەڕێزانی کە پەیامەکانی خوا لەناو پەرلەمان بە خەڵکەگەیەنن بە نوێنەرانی حیزبەکانی تر ئەگەیەنن ئەوانە ئیقامەی حوجەی شەرعی ئەکەن لەسەر ئەوان و لەسەر دەسەڵاتیش کە ئەوان کاتێک پێشنیارێکەکەن پێشنیارەکە لە بەرژەوەندی خەڵک نییە کە ئەمان ئەڵێن ئەمە لە بەرژەوەندی خەڵک نییە و ئەمە خواپی ڕازی نییە و ئەمە زوڵمە ئەگەر دواتر بە زۆری نیش زوڵمەکە تێپەڕێ ئێمە مرتاح بووین چکە ئیقامەی حوجەمان لەسەر خەڵک کرد ئەوەش ئەرکی ئێمەیە نەتیجە ئەرکی ئێمە نییە
کەواتە خاڵێکی ئیجابی ئەوەیە. خاڵێکی ئیجابی تر کە لە پەرلەمانە جێبەجێ ئەکرێ بەڕێزان ئەوەیە خەڵک ئاشنا ئەکەین بە بەرنامەکەی خوا. هەندێک لەو بەڕێزانە لەوانەیە شەرعزان نین لەو نوێنەرانە حتا لە ئەحزابەکانی تر ئەوانە کە تۆ ئەچی وەکو کابرایەکی مسلمان بەیانی شەرعی بۆ ئەەکەی ئەو پێشنیازێکی هەیە پێشنیازەکەی ئەو بەپی ئەو بەرنامەیە کە ئەو لی تێگەیشتووە کە تۆ حکمێکی قورئان یا حەدیث یا حکمێکی شەرعی پێ ئەڵی لەوانەیە حکمەکە شەرعیەکەی تۆ لە دڵی ئەوە زیاتر جێبگرێ ئەو کاتە ئەو بەڕێزە قەناعەت دەکا بە حکمە شەرعیەکە کەواتە ئێمە بەدیلێکی ئیسلامی لەو پەرلەمانەیە طرحەکەین بۆ ئەوەی جێی بەدائیل لە علمانیەکان بگرێتەوە کە ئێمە قەناعەتمان بەوە هەیە کە ئیسلام چارەسەری هەموو کێشەیەکی پێ و ئێمە پێویستمان بە هیچ سیستەمێکی تر نییە کە چارەسەری کێشەکانمان بۆ بکە ئەتوانین بە سیستەمی ئیسلامی چارەسەریان بکەین کەواتە ئەرکێکی تر ئەوەیە. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە لەو پەرلەمانەیە ئەگەر چەند ئەندامێکی کەمیش هەبێ ئێمە ڕێگە لە زوڵم ئەگرین ئێمە بربەست لە بەردەم زوڵمادا ئەنین بۆ ئەوەی زوڵم نەڕواتە سەر بەسەر خەڵکە تێنەپەڕێ بەسەر خەڵکە دیفاع لە حەقی مەزلوم بکرێ لەویە کەواتە ئەمە دیسانەوە ئەرکێکی شەرعیە و لە پەرلەمانە جێبەجێ ئەکرێ. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە کە ئێمە لە ڕێی پەرلەمانەوە دەسەڵات هەست بەوە پێ ئەەکەین. ئێستا بۆ نمونە ئەم 4 ساڵی کە گوزەرا لە پەرلەمان دەسەڵات هەستی کرد بەوەی ئۆپۆزیسیۆن خەریکە دەستی باڵا ئەبێ خەریکە جەماوەر بەلای خۆیان ڕائەکێشێ. ئەمە پاشەکشێ لە دەسەڵات بۆ دەسەڵات دروستەکە بەوەی دەسەڵات بە خۆی دابڕواتەوە ئەزانێ بەوەی ئەگەر لەسەر گەندەڵکاریەکانی بەردەوام بێ بەڕە لە ژەپی ئەو دەسەڵاتە دەرهێنێ عاجلن ئەو ئاجلن کەواتە ئەمە بۆ خۆی زەنگێکە بۆ گوێی دەسەڵات بەوەی پێویستە بە خۆی دابچێتەوە با ئەو ئیسلاح بکە با ئەو بە خۆی دابڕواتەوە. ئێمە گرفتمان لەگەڵ هیچ کەسێک نییە وەکو شخصی خۆی ئێمە گرفتمان لەگەڵ هەڵوێستی خەڵک هەیە لەگەڵ پەیام و بەرنامەی خەڵک هەیە با ئەو خەڵکی ئەمڕۆ لە دەسەڵاتایە بێ شوێنی حەق بکەوێ شوێن پەیامەکانی خوا بکەوێ ئەو کاتە ئێمە نەک پەنجەیەک هەر دە پەنجە مۆرەکە بۆ ئەو کەسانی کە ئەمڕۆ لە دەسەڵاتان هەر دە پەنجەکە بۆ هەمان کەس مۆرەکەین بەڵام بە مەرجێک ئەوانە بەرنامە و پەیام و کاری خۆیان بگۆڕن ئەوانە پاشگەز ببنەوە کەواتە کێشەی ئێمە کێشەی کەس نییە ئێمە دژی دەسەڵات نین لەبەر ئەوەی کە زەید و عەمر لە دەسەڵاتایە ئێمە دژی قۆڕخکارەکان و سیاسەتی ئەو دەسەڵات دارانین کە ئەمڕۆ لە دەسەڵاتان ئەگەر ئەوانە بەخۆیانە بڕۆنەوە هەوڵ بدەن بۆ چاکسازی ئەو کاتەوەکو عەرزم کردن ئێمە ئامادەین لە جاتی پەنجەیەک بەدە پەنجە بەڵێ بۆ ئەو دەسەڵات دارانە بکەین. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئەم مشارەکە سیاسیانە ڕێگەیەکە بۆ زمانێکە بۆ لێک تێگەیشتن ئێمە لەگەڵ دەسەڵات با پێک بگەین وەکو عەرزم کردن ئێمە دەسەڵات بە چاوی شەیطان و دێوەزمە نابینین ئێمە دەسەڵات بە چاوی مرۆڤ و هاوڵاتی و براو کەسی خۆمانە بینین کەواتە با لە ڕێگەی پەرلەمانەوە دەنگمان بگاتەیەک نوێنەرەکانمان دەنگی بگاتەیەک ئێمە دابنیشین هەوڵ بدەین بە هەمووان خزمەتی میلەت بکەین کەواتە پەرلەمان ئەم دەرفەتە ئەسازێنێ دەرفەتی بەیەکگەیشتن و قسە لەگەڵ یەککردن لە کاتێکە ئیسلام زۆر ئەمر بەمە ئەکا زۆر ئەمر بە دانیشتن ئەکا بە گفتوگو ئەکا بە معایشە ئەکا لەگەڵ خەڵکی ئیسلام لەگەڵ ئەوە نییە کە تۆ بچی بەگشت خەڵکە هەتاوەکو دەرفەتێک ما بێتەوە بۆ کەلیمەی حەق دەرفەتێک بۆ قسەی حەق ما بێتەوە ئەو جا پێم خۆشە بەڕێزان لێرە هەندێک قسەی لە زانایان نەقڵ بکەین ئایا زانایان بۆ چوونیان چێ لەسەر ئەم مەسەلەی ئەمە وەکو عەرزم کردن ئەو بەڵگە شەرعیانە بوون کە ئێمە ئەکرێ بیان هێنین وەکو بەڵگە بۆ واجببوونی بەشداریکردن لەو ئینتیخاباتەیە بۆ ئەوەی کە ئێمە هێزی دادگەری هێزی دین هێزی مسلمانەتی بەهێزکەین لە ناو خەڵکە ڕۆح بکەینەوە بەبەر ئەو هەستەیە لە ناو خەڵکە. ئیبن تەیمیە لە فتوایەکە دەربارەی ئەمرکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە ئەفەرمێ دقی فتواکە نەقڵەکەم وەکو خۆی بەڕێزان بۆ ئەوەی کە گومان نەمێنێ دواتر لە تەرجەمەکەیە ئەفەرمێ فالواجب على المسلم أن يجتهد في ذلك حسب الوسع واتە هەموو ئیماندارێک ئەرکی سەرشانێتی هەوڵ بدا بەپێی توانای خۆی کە چاکە بکە و ڕێگە لە خراپە بگرێ. فمن ولي ولاية هەر کەسێک کارێکی پێسپێرا يقصد بها طاعة الله وإقامة ما يمكنه من دينه ومصالح المسلمين هەر کەسێک کارێکی پێسپێرا ئەم کەسەش مەبەستی ئەوە بوو لە کردنی کارەکەدا بەگوێی فەرمانەکانی خوا بکە و دینی خوا ئیقام بکە و بەرژەوەندی مسلمانان جێبەجێ بکە وأقام فيها ما يمكنه من الواجبات ئەو واجباتانی کە لەسەرێتی جێبەجێی کرد و ئیجتناب ما يمكنه من المحرمات و دوور لەو شتانە کەوتەوە کە حرامن لەسەری لا يؤاخذ بما يعجز عنه ئەڵێ ئەم کەسە تاوانبار نابێ لەوەی کە ناتوانێ وەکو عەرزم کردن ئێمە لە پەرلەمانە چیمان پێ ئەکرێ ئەوەی کە پێمان ناکرێ ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەوەی کە پێی ناکرێ تاوانبار نابێ لە ئەداکردنیە بۆ چونکە ئەفەرمێ فإن تولية الأبرار خير للأمة من تولية الفجار
چونکە دەسەڵات بوون و باڵا دەستبوونی خەڵکانی چاکەخواز و خەڵکانی دیندار بە دڵنیاییەوە باشترە لە باڵا دەستبوونی خەڵکانی خراپەکار. ومن كان عاجزا عن إقامة الدين بالسلطان والجهاد ففعل ما يقدر عليه من الخير ففعل ما يقدر عليه من الخير. قال هر کەسێکیش نەیتوانی بەهێز دەسەڵاتی خوا بەرجەستە بکات، دەسەڵاتی خوا بێنێتە بوون، ففعل ما يقدر عليه من الخير، ئەو کاتە ئەوەی کرد کە لە توانایە هەیە لە کاری چاکە، لم يكلف ما يعجز عنه، ئەو کاتە بەرپرسیار نییە لەوەی کە توانای نییە بیکە. فإن قوام الدين بالكتاب الهادي والحديد الناصر، چونکە باڵا دەستبوونی دین بە قورئانە و باڵا دەستبوونی دین بەهێزە. لە کتێبی مەجموع الفتاوى جەڵدی 28 لاپەڕە 390 و 396 وەرگیراوە. لە فتوایەکی لیژنەی دائیمی لیژنەی فتوای سعودیە بەڕێزان بزان ئەوان دەربارەی انتخابات ئەڵێن چی؟ ئەڵێن يجب في البلاد أو يجب على المسلمين في البلاد التي لا تحكم الشريعة الإسلامية، أركي سرشاني مسلمان لو دسلاتاني كبرنامج خوات يا بالا دسنية أن يبذلوا جهدهم وما يستطيعونه. بيويست همو هولي خوان بخنكار همو أوي لتوانايا يعني بيخنقر في الحكم بالشريعة الإسلامية، بو أوي كبرنامج خوا بالا دسبه، وأن يقوموا بالتكاتف يدا واحدة، وبيويست هميان يقدست بن لتشيا في مساعدة الحزب الذي يعرف منه أنه سيحكم بالشريعة الإسلامية. بيويست همو باورداران يقدست بن لسرخستني أو حزب إسلامي كبيان وايا أما حكم شريعي إسلامي أكا. وأما مساعدة من ينادي بعدم تطبيق الشريعة الإسلامية فهذا لا يجوز. بلان پشتگیری گرتن و دنگدان بو کسانی که دش ببرجسته کردنی شرعی خوا اوسنوا افرمون اما حرامه و جائز نیه. طبعا فتواکا با امضاء واجوی شیخ عبدالله بن باز و عبدالله بن قعود و عبدالله الغديان امضاء كراوه وشيخ عبد الرزاق العفيفي كأمانة هميان أعضاء لجنة فتواي بالاي سعوديا أوانا فتوايا كردوها. شيخ عثيمين بريزان ديسانو لو باري وفتواي هي شيخي ألباني ديسانو كبيم خوش فتواكي نقل بكم كبراياني جزائر برسيالي كيلي أكندر باري انتخابات لوي دعاي أفرمي لولاميانا أفرمي ولكن لا أرى ما يمنع الشعب المسلم أفرمي من ريقريك نابينم لبردمي قليكي مسلمانا إذا كان في المرشحين من يعادي الإسلام وفيهم مرشحون إسلاميون من أحزاب مختلفة المناهج فتصبح والحالة هذه كل مسلم فتصح والحالة هذه كل مسلم أن ينتخب من الإسلاميين ومن هو أقرب إلى المنهج العلمي الصحيح. كات ألبانيش ديسانو فتوى أدا رحمتي خوالي ببويك مسلمانان هجرة قرنيك نية لبردميانا أقر نوينرانيك هبن أمانا حكمي خوا هول بدن بو قرانوي حكمي خوا وهول بدن بو درچوني أو سياساياني كالقل حكمي خوا يك أكنا ولا برلمانا لبرانبر أوانا خلقان يكبن بو براويس كدني حكمي خوا أفرمي أو كات واجبي مسلمانانا كدن بدن بو خلقاني ككار أكن بو حكمي خوا وأو أركيك وأو موافق بمنهجي علمي صحيحة. أما سبارت بفتوى كان بو بريزان ليرة دا بريزان هنديك محظورات هبو من بيم خوش بو قسيلة سربكين بلان بداخوا كاتي برنامجك هاتا بايان داواكارم لخواي پروردگان كقسكانم جي خوي گرتبه و داواكارين لخواي پروردگان كأم برنامج وهلويستكان مان لم برنامج لهمو برنامج كاري كترمانا تنها لبينا ورزامن دي خويا قبول بك. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.